بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی پەیام سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و کامەران بێ. بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆماندا تەوەرەیەکی گرنگمان بۆ هەڵبژاردوون کە باز دەکەین لە گرنگی و پاراستنی ژینگە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. ژینگە شوێنگەیەکی سەرەکیە کە مرۆڤ ڕوەک ئاژەڵ و پەیوەندیەکانیان دەگرێتە خۆی کە بەسوود بۆ هەمولایەک دەشکێتەوە. مرۆڤ بە جێنشینی خودای پەروەردگار لەسەر زەوی دادەنرێت و بە ئاوەدانکەرەوە و بنیاتنەری ژینگە دادەنرێ. لە هەمان کاتدا هەڕەشەی جددی و سەرەکی و شێوێنەری ژینگە هەر مرۆڤ خۆیەتی بە تایبەت دوای ئەوەی گەیشتە لووتکەی دەستکەوتە شارستانیەتەکانی. ئیسلامی بەرز و پیرۆز گرنجێکی تەواو و جەختکردنەوەیکی زۆری کردووە بۆ پاراستنی ژینگە و دەستگرتن بە پێدراوە ئیلاهیەکان و دەستنەبردن بۆ سنوورە ژینگەیەکانی کە دوجار هەر مرۆڤ خۆی گەورەترین سوودی لێ دەکا. ئیسلام زۆر جەخت دەکاتەوە لە بەردەوامبوون لەسەر کشت و کاڵ تاوەکو هاتنی قیامەت، چونکە کشت و کاڵ سوودی تێکڕایی بۆ مرۆڤ و تەواوی زیندەوەرەکانی ترە. ئیسلام هەروەها جەخت دەکاتەوە لە پاکوخاوێنی کەسی و وازهێنان لە زیادەڕەوی و بە فیڕۆدانی ئاو ئەگەر دەستنوێژت گرت لەسەر ڕووبارێکیش زیادەڕەوی مەکە. ئەمە فەرموودەی سەروەرمانە درودی خوای لەسەر بێ. پارێزگاری لە دارستان و سەوزایی و کانی و کانیا و دار و درەخت سەرڕای ئەوە بەردەوام بوون لە سەوزکردن و چاندنی نەمام و پیس نەکردنی سێبەر و شوێنی حەوانەوە. هەروەها بێگومان چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو سروشت و ژینگەی کە مرۆڤ سەیرانی بۆ دەکا، گەشتی بۆ دەکا، چۆن مامەڵەی لەگەڵ بکات، چۆن بیپارێزێ و کاتێ لە سیارەدا لە ئۆتۆمبیلدا بە ڕێگادا دەڕوا چۆن ژینگە بپارێزێ کە پێویست بوو، یعنی شتی ناپێویست بەکارنێنێ، ئۆتۆمبیل زیادە بەکارنێنێ، ئامێری زیادە بەکارنێنێ. هەموو ئەمانە دەستبردنە بۆ ژینگە، پیسکردنی ژینگەیە. بێگومان ئیسلام بۆ هەموو ئەمانە چارەسەری داناوە. ئیسلام قسەی خۆی هەیە دەربارەی هەموو هۆکارەکانی ژینگە. میوانی ئەمڕۆمان لە تەوەری بەرنامەکەمان گرنگی و پاراستنی ژینگە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا مامۆستا دلێر حەمە کاکەبرا زانایی ئاینیە. مامۆستا زۆر بەخێر بێ. زۆر سپاس مامۆستا. سەرەتا ئەگەر باسێکی ژینگە بکەین، بابزانی ژینگە چییە؟ چۆن ئیسلام دەڕوانێ بۆ ژینگە؟ تێڕانینی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ژینگە چییە بە شێوەیەکی گشتی؟ بەناوی خوای گەورە درود و سڵاوات لەسەر گیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دیارە تەوەرەکە وەکو سەرەتا باست کرد گرنگە بۆ ئێستەی بۆ هەموو کاتێک زەرورە و گرنگە بەس بە تایبەتی بۆ ئەم کاتی کە خەڵکانێک دەچنە دەرەوە و لەم کاتا زیاتر ژینگە و چەند بەشێکی بچووکی ژینگەیە سەیرانەکان کە خەڵکیشی سەفەری بۆکە. ژینگە پێناسەکەی مەتوانین بڵین ئەو بیەیە کە مرۆڤەکان تایە دەژین و بێجگە مرۆڤەکان حیوانات و دار و درەختیش تایە گەشە و نەماکە. ئەم بیئەیە کە بە زبانی عەربی پێیتەوە بیئە، ژینگە کوردەوارێکی خۆمان ژینگە ئەم شوێنەیە کە مرۆڤەکان تایە هەڵ ئەسن بە کار و ئیشەکانی خۆیان و تەنها مرۆڤ نییە لە ژینگە ئەژی، بەڵکو حیواناتان دەژین، ڕۆحدارەکانی تر بەعام هەمویان و نەباداتیش ئەو گژوگیانە کە ژینکە پێک دەهێنن و جەماداتیش ئەو بێڕۆحانە دار و بەردەکان ئەوانش بەشێکی لە ژینگە. ئەم ژینگەیە هەمویان تەواوکەری یەکترین، بۆیە ئەتوانین بڵێن ئەگەر بێت و ئەم ژینگەیە بەشێک لەمانی کە باسمان کرد تیایە نەمێنی بیئە بەرەو تێکچوون ئەڕوا. بۆیە دەبێ هەموویان نەهاوسەنجی بەتەئکید دەبێ یەکە بە یەکە پارێزگاریان لێ بکرێت. جا مرۆڤەکان دەبێ پارێزگاری بکەن لە هەموو ئەو ئەو ژینگانی تر کە هەن لە خوا دروستی کردووە، وەکو دار و درەخت و حیوانات و باڵندەکان و ئەوانی کە ئێمە تا ئێستا حتا بەحرەکان، ئەوانی کە ناو بەحرەکان ئەوانش بەشێکن لە ژینگە پێک دەهێن، بەشێکن لە سروشتی جوانی پێک دێن. بۆیە ئەمانە هەمویان بەعام پیان دەوتیە ژینگە. بۆیە دەبێ بە شێوەیەکی تەدریجی ئەمانە یەکە بە یەکە پارێزگاریان لێ بکرێت. هەر یەکێک لەمانەش ئەرک و واجبێکیانە سەر، بەڵام بە تایبەتیتر مرۆڤەکان، چونکە ئەمانی تر ئەم سروشتەکانی تر لە خزمەتی مرۆڤەکانان،
لە خزمەتی مرۆڤەکانە بێگومان ئەوەی کە خوای گەورە سوودەکە بۆ هەموویەتی بێگومان بەڵام سوودمەندی سەرەکی و یەکەم مرۆڤەکانە بەڵێ کە بە دروستکردنی ئاسمانەکانیشەوە کە بەشێکە لە سروشت ئەوەمان بین دەچێتەوە بە دروستکردنی ئەرزەکانەوە هەمووی ئەوەی کە لەسەر زەویایە ئەوەی کە بە ئاسمانەکانە دەفڕێ و دەڕوا کە سروشت پێک دەهێنێ ئەمە شتێکی عامە واجبی بەڵام واجبی سەرشانی مرۆڤەکانە پارێزگاری تەحەفوظ بکەن بەم بی ئەو بەم سروشتەوە کە مەفهومێکی عام و گشتگیرە کە دەبێن مرۆڤەکان پارێزگاری لێ بکەن. زۆر باشە باسی ئەو بکەین ئیسلام چۆن بۆی دەڕوانێ ینی ئیسلام چۆن پێناسی ژینگە دەکا بەوەی کە ئەو شوێنگەی وتم زانیمانگە و شوێنگە ئەمە پێناسیێکی گشتی مرۆڤتیدا دەژێ ئاژەڵان ڕۆکەکان هەموو زیندەوەران هەریەکان سنووری تایبەتمەندی خۆیان هەیە بەڵام بابزانانی ئیسلام چۆن بۆ ژینگە دەڕوانێ ئیسلام فەرمانی چێ بەوەی کە مرۆڤ مامەڵا لەم چوارچێوەیەدا بکە لە سنوورێکدا بکە کە نەگاتە سنووری ئەوانی تر سنوورەکان نەشکێنێ بۆەوەی هاوسەنجی ژینگە تێک نەچێ. دیارە ئێمە هەرچەند باسەکەمە لە ڕوانگەی ئیسلامەوەیە هەر لەسەر ئەوەش دەرناچین بابەتەکە لەسەرەوەی کە ئیسلام چۆن بۆ ژینگە دەڕوانێت. وەی ئیسلام قاعدەی عامی هەیە عنی هەر شتێکە سوودی مەسلحەتی هەبێ بۆ مرۆڤەکان ئەوەی دایم ئەمە ئەقدەم کردووە ئەقدەمتر کردووە لە شتەکانی تر. ژینگەش ئێمە حەدیثمان زۆرە و ئاەتیشمان زۆرە کە دوایی ئینشاءڵڵا باسیەکەین ئینشاءڵڵا ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. فساد يعني تێکدان خراپکردن بەڵێ. بەڵام ئیسلام بەعام لە ئاەتە و لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لە هەڵسوکەوتی هاوڵانیشا نمونەمان زۆرن کە ژینگەیان تەحەفوظ پێوە کردووە یعنی هەر ئیسلام کە هاتووەتە سەرزەوی هەر ئەوما بیر نەچێ ئیسلام یەکەم جار کە خوای گەورە مرۆڤی ناردووە لە سەرزەوی بووە بە کە ژینگەیەکی جوان فراهم بهێنێت بۆی کە ژینگە دروست بکرێت بۆیە زۆر ئیحتیمام دراوە بۆی ئیسلام کە ژینگە بپارێزیە جاوتمان ژینگە مەفهوم عامەکەی باسمان کرد هەرچی بێ هەر شتێک بە چاک بەکار بهێنرێت لە ژینگە ئەوە ئیسلام پاداشیشی بۆ داناوە لە مقابلی ئەوە هەر کەسێ ژینگە تێک بە وەجەک هەجار ژینگەی تریشمان زۆرە ژینگەی سیاسیشمان هەیە ژینگەی کۆمەڵایەتیمان هەیە ژیانگەیمان هەیە ئابووریمان هەیە ئەمانەش هەرداریمان هەیە ئیسلام زۆر هەوڵ ئەدا بووی کە هەموو ژینگەیەک فراهم بێنێ بۆ مرۆڤەکان بووی بە خۆشبەختی بژی پێچەوانەکەی ئەگەر بێت و هەر کەسێک بێت ئەم ژینگەی تێک بدا لە مرۆڤەکان ئەم ژینگەی لە حیوانات تێک بدا ئەم ژینگەی لە نەبادات و بێڕۆحەکانیش تێک بدا خوای گەورە بە شێوەک لە شێوەیەک سزای ئەو کەسانی داناوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەو کەسانەیەکە ئێمە نمونەمان زۆرە یعنی بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەم ژینگە ئەکا ئەفەرمی ئێوە ژینگە بپارێزن حەدیثێکمان هەیە کە حەدیثێکی زۆر کورتە بەڵام زۆر عامە ئەگەر بێت و ئەمە بۆ ژینگە دابنی کە ئەفەرمێ خۆتان بپارێزن لە دوو نەعلە لێکراوەکە وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو دوو نەعلە لێکراوە چیە فەرمی ئەوانن کە لە ژێر لە ڕێگەی خەڵکییا دائەنشین ژینگەیان پیس ئەکەن لە سەر ڕێگا دائەنشین دەست بە ئاوەگەن یان لە ژێر سێبەرەکانە کە ئەم دوو شوێنێکی عامە بۆیە ئیسلام هاتووە تەنها نەهاتووە بۆ موسڵمانان هاتووە بۆ هەموو مرۆڤێک بۆ خۆ تەنها موسڵمان ناچێتە ژێرداری سێبەرەوە کەسانێکی بێبڕوان ئەچنە ژێرداری سێبەرەوە ئیستراحەت ئەکەن بۆیە پێغەمبەری خوا صلی دەفەرمی ئێوە ئەم دوو شوێنەکە شوێنێکی ژینگەیە بیپارێزن تایە دامەنیشن دەست بە ئاو بگێنن لە ڕێگا ولا ژێرداری بەردار و سێبەرە بۆ چونکە ئەمە دەبێتە تێکدانی دەبێتە ئەوەی کە سروش لە جوانەکەی خۆی دەرئەچێت لەو جوانی کە هەیەی کە تۆ یەکەم جار ئەچیتە شوێنێکەوە ئەچیتە بندارێکەوە کە زۆر جوانە کەس تیادانە نیشتووە چەند خۆشە بەڵام ئەگەر کەسێک تێی بچێت و بە شێوەیەک شپرزی بکە ناشرین ئەبێ بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسانە نەعلەتیان لێکراوە کەواتە قسەکە لێرە ئەوەیە کە ئیسلام زۆر ئیهتیمام ئەدا بە ژینگە پارێزی زۆر هەوڵی بۆ ئەدا هەتا هەڕەشەی لەسرە ئەوەی کە ژینگە تێک ئەدات ئەفەرمێ چییە نەعلەتی خوای لێکراوە جا ژینگەی سروشتە و ئەگەر ژینگەی سیاسی کۆمەڵایەتیش بێت ئەوە هەر دوای کەمێکی لەسەر ڕۆین هەرخوا نەعلە دەکات لەو کەسانە چونکە مرۆڤەکان چی تاوانێکیان هەیە کە لە ژینگەیەکی خۆشان دەژین بەڵکو و مرۆڤەکان خۆیانن کە ژینگەی خۆیان تێک ئەدەن بۆیە خوای گەورە پاداشتی داناوە بۆ ئەو کەسانی کە ژینگەیەکی خۆش فراهم ئێنن لە مقابلە سزاشی داناوە بۆ ئەو کەسانی کە ژینگە تێک ئەدەن جا گەورەتریشیان ئەو لعنەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە بەر ئەو کەسانە ئەکەوێ ژینگەی مرۆڤەکان
تێک ئەدەن لە سروشتە جوان و قاڵ بە جوانەکەی خۆی دەری ئەهێنن دەیبەنە قاڵبێکی ترەوە لە حەقیقەت دەیبەنە باتڵەوە بۆیە نەعلەتی خوای گەورەی لەسەر کراوە. مامۆستا بە دەستکاریکردنی هەر شوێنێک هەر جێگایەک هەر مەکانێک ینی هەر بستێکی جوگرافیش ئەنەی کە ژینگەیە بۆ مرۆڤ بۆ ئاژەڵان و بۆ ڕۆک و بۆ زیندەوەران تۆ کاتێ دەستکاری ژینگەیەک دەکەی ڕاستە لەوانەیە تۆ پێویستیەکەت بەو شوێنە هەبێ بەڵام زۆر جار مرۆڤەکان بە زیادەڕەوی سنوور شکێنی دەکەن سنوور بەزێنی دەکەن لەوانەیە سنووری کۆمەڵێک زیندەوەری تر بێ کە تۆ لێیان داگیر دەکەی کە دەبێ هۆکار بۆ لە ناوچوونی ئەو جۆرە زیندەوەرە لەو شوێنە کە دوزار ئەو جۆرە زیندەوەرە لە ڕوویەک لە ڕۆکانەوە لە بارێک لە بارەکان سودێکی ژینگەی هەیە بۆ ئینسانەکان کەواتە ئەم دەستکاریکردنی زیادەڕەویکردنە بە ناپێویست دەستکاریکردنی سروشتێک جێگایەک ئەمە دیسان شکاندنی سنووری ئەوانی تر نییە کەمە نەهاوسەنجی ژینگەی تێک دەدا بەتەکید ئێمە ئەگەڕێنەوە بۆ خزمەتی پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر مرۆڤێک نیشانە بگرێت لە باڵندەیەک مەبەستی ئەوە بێ کە بۆ خۆشی بیخاتە خوارەوە بۆ چێژوەرگرتن بەس نەشی خوا بۆ حەزێکی نەفسی بۆ حەزێکی نەفسی خۆی بێت ئەفەرمێ ئەوە ئەم کەسە تاوانبارە بەڵام ئەگەر بۆ خواردن بێت کێشە نییە ینی سەرەتا باسمان کرد هەموو ژینگەکان لە خزمەتی ژینگەی مرۆڤەکانەیە هەموو بیئەکان هەموو چینەکانی تر خوای گەورە خزوێتی خزمەتی مرۆڤەکان بۆیە ئێمە هەرچەندە بەرامبەر بەخوا سوپاسگوزار بنی ئێشتاکەمە کەواتە حەق و مافی پێشێلکردنی بی ئەو سروشتێکی تر کە سروشتەی باڵندەکانە لێرە ئەمە بە تاوان هەژمار ئەکرێت ئەگەر بۆ خواردن نەبێ بۆ نەفسی خۆت بێت جا تێکدانی هەر سروشتێکی تر ئێمە بۆ نمونە کەسانێک ئەگەر بیانەوێ شوێنێک چاک بکەن هەدەفیان ئەوەیە کە نەفسی خۆیان ئیسفادەی لێ بکە چەند دۆنمێک چەند شوێنێک کە پێویستە بۆ نمونە ینی ئەگەر پێویست بێ بەڵام جاروێت ئەوەندەی پێویست نییە ئەم نەفەرە تۆ بیئەیەکی تر تێک ئەدات کە لە هەمان کاتە ئەمە وا جوانە بمێنێتەوە وەکو خۆی یعنی ئەوەندەی من بزانم زۆر جار باس کراوە لە وڵاتانە داری یەک دارا جادەکە ینی لۆفێجی شتێکیان تێکردو یان بڵێن سەقفی خانەکان تێکون کردو لیۆ هاتۆتە دەرەوە یان چەند هەشتی تریان بۆ کردووە ئەمە بەڕاستی تێگەیشتنە لە سروشت ئێمە ئیسلام زۆر ئیحتیمام بەمە ئەدا بۆیە ئێمەش دەبێ بە شێوایە لە شێوەزەکانی تر ئەم سروشتەی کە تەبیعی خۆیەتی بیگەڕینەوە جا پێم خۆشە لێرە باز لەوکەین سروشت چۆن ئەپارێزرێ مامۆستا بەختیار ینی ئێمە باز لە سروشت ئەەکەین باز لە ژینگەرێکی منە بەس جەناب دەگەر قسەی لەسەرەکەی ئاساییە کەمی قسەی لەسەر ئەەکەین حەزەکەی لە خزمەتین یعنی ئێمە زۆر باشە ئینسانی مسلمان وا ڕابهێنرێت کە سروشت چۆن ئەپارێزی یەکەمیان بەوەی کە مراقبەی خوای یعنی ئێمە واز لە مراقبەیەکی دنیایی بهێنین یعنی ئێمە ئێستا زۆر جار دەشێت لە هەموو شوێنێک مراقبەی دنیایی مراقبەی یاسایی مراقبەی ئەمنی نەبێت واز لێبێنێ بەڵام مراقبەی چاودێری خودایی هەمیشە بەردەوامە دایمە بەسەرتەوەیە بۆیە ئەم مراقبەی خوایی کە بەسەرتەوە باشترین هۆکارێکە بۆ ئەوی مرۆڤەکان بتوانن ژینگە بپارێزن ئێمە جاری وایە کابرا ئەڕواتە دەرەوە ئەچێ ڕاو ئەکا سیر ئەکا یان چەند نەفەرێتی لە شاخەکان تر دانێ لەگە پۆلیس هاتن ئاگادار مەکە باو ئاسکە نەکوژین ئەو کەڵەکێویە نەکوژین کە ئەو ناوەشی پێوتێ بەڵام ئەگەر قسەکە لێرایە لەوەی ئەو کاتەوە ئاوز بێ بەسکەی لە سکاوی لەو کاتانە زیاتر ئەچن ئەیان کوژن بۆیە بیئەی سروش تێک ئەدا سروش لە جوانەکەی خۆی بەرەو شێوازێکی تر ئەڕوا بەڵام ئەگەر کەسێک واز لە مراقبەی حکومت بێنێ واز بچێتەوە بۆ مراقبەی خوای گەورە ئەو کاتە سروشت جوانیەکەی خۆی ئەگەڕێتەوە بۆیە یەکەم هۆکار بۆ ئەوەی کە سروش جوانیەکەی وەکو خۆی بمێنێتەوە مراقبەی خواییە چونکە کۆکو جەنابیش باسر کە ئەگوجێ لەو کاتا مراقبەی چاودێری ئەو کەسانی کە ئەتکەن نەمێنێ ئێمە لەم ماوە وتیان بۆ ڕۆژێک مرود هینی کردبوو بایکۆتی کردبوو یعنی سیرتە کرد ئەو شەخصیە من ئاگام لێ بوو سیارە زۆر سورعەت ئەڕۆی بیرم لەوە کردەوە ئەگە ئینسان چەندە لە مرۆڤەکان ئەترسی ئەوەندەش لە خوای گەورە بترسێ یان ئەوەندە هەست بە چاودێری خوای گەورە بکە ئەو کاتە حەقیقەتی شتە جوانەکان ئەگەرێتەوە سەر ڕێگە ڕاستی خۆی ناچێتەوە بەرەو شێوازێکی تر ناڕوە ئێمە خوای گەورە ئەفەرمێکی والله بەصیر بما يعملون خوای گەورە ئەتان بینێ ئەو کردەوانەی کەیکەن خوا ئەتان بینێ کەواتە ئێمە هەز بکەین بۆی کە خوا ئەمان بینێ باش شتێکە لەوەی کە کەسێکی تر ئەو کاتە ئێمە ژینگەکانمان وا ناکەین سێریکی ئەم لاولای خۆمان بکەین ئەگەر خەڵکی لێ نەبوو علاگە خۆڵەکە فڕین بەس ئەگەر سیرەکەن خەڵ بەخوا نەکەی سیارێک بە دوامانێ فڕینی عیبە حیامانەچی نە
یعنی دەبێ بڵێین مناڵەکانیشمان وا پەروەردە بکەین کە شل لە سیارەکە و فڕێنە دەخوار بۆ ئەگە وتی خۆ باوکە کەسی لێنێ دایکە خۆ کەسدان بڵێ خۆ ئەمان بینێ ئەم پەروەردەکردنە ژینگە ئەگەڕێنە تۆ سرد ئەگەر یعنی لە ڕاستەڕێی خۆی لای نادا بە شێوازێکی تر خوای گەورە لە قورئانە فەرمێکی وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون ئێوە کردەوەی چاکە بکەن خۆ خوا ئەیبینێ پیاغەمبەری خوا ئەیبینێ ئیمانداران ئەیبینێ ئەمە چاکە لەوەی کە مراقبەی خوایی بەسەرتەوە ئەمە چاکە یان حەدیثێکی پیاغەمبەری خوا صلی الله عليه وسلم و سەبەختیار ئەفەرمێکی تعریفێکی طبعا پارێزگاریکردن لە سروش چاکەیە ئێمە باسمان لەوەیە کردەوەی چاکە و حەسەناتێکی زۆر گەورەیە و ئێمە بۆیە لە ڕوانگەی ئیسلام و باسی شەکەین هەتاوەکو خەڵکی زیاتر ئیهتیمام بە پارستنی ژینگە بدا پیاغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك چاکە ئەوەیە کە تۆ واهز بکەی دایمە چییە تۆ خوا ئەبینی خۆ ئەگەر تۆ خوا نابینی خوا تۆ بینێ یعنی ئەمەی دووهەمیان هیچ گومانێکی تیانە لەوەی کە خوای گەورە دایمە مرۆڤەکان ئەبینێ هەرچەندە عاریفانیش دەفەرمون ئەگەر ئینسان لە ناخە عاریفەتێکی وای دروست ببێ هەموو دەقەیە خوا ئەبینێ چونکە دروستکراوەکانی خوا یعنی خوا مرۆڤەکان یعنی خوا بە شێوەیەکی لە پشتی حەقیقەتەکەی بڵێن ئێمە باسی دەکەین چونکە عارفان دەفەرمون ئینسان کە کاتێ دروستکراوی خوا ئەبینێ یعنی ئەمە خوای گەورەی بینیوە تەواو چونکە کێ دروستی کردووە خوا دروستی کردووە بۆیە ئەم چەمکەی مراقبەکردنی خوا بەسەر مرۆڤەکانەوە حەز بکەین کە خوا ئەمان بینێ وەکو باسم کرد ژینگە لەسەر ڕاستەڕێی خۆی دەهێڵێتەوە هەتاوەکو ئەڕوا ژینگەیەکی دروست و پاکمان بۆ دەمێنێتەوە ئەو خاڵە زۆرم بەلاوە گرنگ بوو کە ئێمە سەلماندووشمانە مسڵمانان سەلماندووشێتی ئەو کەسانەی کە مراقبەی خۆیان بەسەرەوەیە زیاتر پارێزگاری ئەکەن ئیلتیزامیان بەدینەوە هەیە هەر لە سەردەمی جەهالەتیشدا ئەوەندەی ئەمن و ئەمان بوون لە بەرامبەر پێغەمبەری خوای گەورە پێغەمبەری ئیسلام هۆکارەکەی ئەو بوو کە پیانوا بوو ئەو پەیوەندیشی ڕاستەخۆی بە خودای گەورەوە هەیە پەیوەندی بە خوای گەورە هۆیە و هەمیشە خیانەت لە ئەمانەت ناکە ڕازگۆیە ئەوەی دێڵێ ڕاز دەکا دەست نابە بۆ ماڵی حرام دەست نابە بۆ ماڵی کەس بۆیە ئەمانەتیان لای پێغەمبەر دادەنا عەلەیهی سەڵات وسەلام کامی بێدینە و کامی سەرکردەی بێباوەڕان دەهاتن ئەمانەتەکانی لای ئەو دادەنا بەتەکید ئەو پەیوەندە دەلالەتە بە هەستکردن بە چاودێری و ڕقابەتی ئیلاهی باشتر بوون دایمە ئەو مرۆڤانە ئێستا ئێمە حەزەکەم باسێکی وەشکە بە کورتی ئێمە مسلمان سەلماندوویەتی ژنگەی پاراستەوە مامۆستا بەختیار من ئەم حەقیقەتە بڵێم من لەم ڕۆژانە سەردانێکی بڵێن گۆیژەم کرد ئەوەی کە ئەمبینی کەوتە بوو تەنها بوتڵی عارق بوو یعنی ئەمە چیتمان بۆ دەرەخە ئەمە یعنی نانێکم نەئەبینی کەوتی بێت پارچە گۆشتێک نەئەبینی کەوتی بێت حتا دبەیەکی ئاوم نەئەبینی دبە ئاوەکان کەنەکە ئیشتیان بۆ دانابوویان کردنا ئەوە بەس زۆر سیر بوو بەلامەوە ئەوەی کە ئەبیدرا تەنها بوتڵی عارق بوو یعنی ئەمە دەلالەتە لەسەر ئەوەی کە ئەمانەی ئیلتیزامێکیان بەدینۆ نیە ژینگیان لا گرنگ نییە ژینگیان لا مەبەست نییە ئەو قسانەشی کە یەکەن قسەی سەر یعنی قسەی زروق و بریا عەمەل مهمە بۆیە مسڵمان بڕۆ سەیری سەیرانگاکە ئێستا ئەلحەمدولیلا ئەو پاکیتی کە ئەیبینی هۆکار چییە؟ هۆکار ئەوەیە کە گوێ ئەگرن لە مامۆستایانی ئاینی و خۆشیان ڕۆشنبیرن دەخوێننەوە ئاستیان بەرزە ئاگایان لە قورئانە ئاگایان لە سنەتی پیاغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم ئەبینی سیر ئەکەی هەمویان عەلاگەیان دانا و خۆڵەکان دەبنەوە ئەمە هۆکار چییە؟ هۆکار ئەوەی ئەزانن ژینگە پیسکردن تاوانە خۆ لای لە ئیسلاما ڕەفز کراوە بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە ئێڵم ئێستش ئەوانەی کە ژینگەی ئەم وڵاتە پیس ئەکەن ئەوانە ئیلتیزامیان بەدینەوە نییە ئیلتیزامیان بەدینەوە زۆر بەداخەوە دەیڵێمەوە نەک بوتڵی عارقەکان فڕێدن بەڵکو دەشیشکێنن لەسەر ناوژیانەکانی خراپێکە ئەوەی ئەمە پەیوەندی بە مسلمان و غیرە مسلمانی شەوە ژینگە بۆ هەمووان خراپە خۆ ئەوەی کە عارقەکە دەخاتەوە فڕێدا 2000 ژینگەی خۆشی هەر پیس دەبێ ژینگەی وڵاتەکەی وش پیس دەبێ بەتەکید بەس سەرەتا لە ئەسڵدا خۆ بۆکو مرۆڤ ئەمە زیاری لێ دەکات ئێمە سەرەتا قسەیەکمان کردوتمان ئیسلام کەی هاتووە ژینگە فراهەمهێنێ بۆ مسلمان و غیر مسلمان بێگومان یعنی هیچ کاتێک جیاوازی نەکردووە لەوەی کە با ئەم شوێنە پاکتر بێ بۆی مسلمانی تایە حتا نە زۆر یعنی هەرچی شوێنی خۆشێ فراهەمی ئەهێنێت دەستە بەدەری ئەکا بە بێ جیاوازی ئەمە مسلمانە ئەمە مسلمان نییە مامۆستا گەر دیقەتی شتێکی شداوێستا لە ئەوروپا
بەردەوام ئیسلام لە نمو گەشەدایە. ئیسلام بۆ خۆی بەرنامەی ئاشتیە، بەرنامەی ئارامی مرۆڤەکانە، ئارامی ژینگەیە. بەو دەلالەتەش کە هەتاوەکو ئەمن و ئەمان زیاتر بێ، هەتاوەکو مرۆڤەکان لە خۆشی و خۆشگوزەرانیدا بژین، ئیسلام زیاتر لەو شوێنە گەشە دەکە، لەو شوێنە نمو دەکات. بەتاکید بۆیە ئیسلامی زۆر جەختی کردوێتەوە لەسەر ئەوەی کە لێم گەڕێ با بەشەر مامەڵە لەگەڵ نەکەم، بە ئارامی بە ئاشتی مامەڵە لەگەڵ بکەم. بۆ نمونە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی بە سەحابەکان دەکرد کاتێ دەچوون بۆ جەنگەکان، دەچوون بۆ غەزاکان، دەچوون بۆ ئەوەی کە لەگەڵ بێباوەڕان و لەگەڵ خاسپەرستەکان ناشەڕ بکەن. فەرمانی چی پێدەکردن کە ئێوە دار نەبڕن، داری تەر نەبڕن، لەبەرووی داری تەر هۆکارێکی گەورەی ژینگە و جوانی ژینگە و سروشتا دڵی مرۆڤی پێخۆش دەبێت، مرۆڤی ئارام دەبێت و کانی و کانیاوەکان کارێزەکان لەگەڵ مرۆڤە بەتەمەنەکاندا مامەڵەتان جوان بێت، لەگەڵ ئافرەتاندا، لەگەڵ منداڵاندا. ئەمە هەموو ئەو دەلالەتەیە کە ئیسلام دەیەوێ ژینگە فراهم کە بۆ هەموو کەسێک، بۆ عامی مرۆڤاتی. مامۆستا بەختیار لەوە گرنگتر ئەگەر خاڵێکی تر باز بکەین هۆکاری یعنی هەر بەدەستێنانی ژینگەیەکی تەندروست بێجگەوەی کە مراقبەی خوایی کە زۆر گرنگە، خاڵێکی تر زۆر گرنگە ئەوەیە کە پاراستنی ژینگە یعنی ئەخلاق، یعنی ڕەوشت. هەر کەسێک کە ژینگە ئەپارێزێ ئەخلاقی جوانە، ڕەوشتی جوانە، پەروەردەکراوی مەدرسەی ئیسلامە. ئیسلام هانی ئەدا بۆ ئەوەی کە قسە و گفتار وەکو یەک بێت، تۆ جوان ژینگە بپارێزە، سەیرانگاکان بپارێزە، بەردەمی ماڵی خۆت بپارێزە. ئێمە شەر نییە باسی سەیرانگاکان بکەین، یعنی بەردەم ماڵی خۆی ئینسانی وا هەیە موسڵمانە، دەبێ موسڵمانەکان بەردەمی ماڵی موسڵمانەکان لە غەیری ئەوانی تر زۆر جوانتر بێ، چونکە ئێمە زۆر باسی ژینگە ئەکەین، باسی ڕەوشتمان کرد. ڕەوشت ئەخلاق و ڕەوشت هەر کەسێ ژینگە بپارێزی ئەخلاق و ڕۆشتی تەواوە. مەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ ئینەما بوعیست لئوتەممە مەکارم الأخلاق. ئەمە زۆر گرنگە، یعنی ئەفەرمێ من بۆ ئەوە هاتووم کە ئەخلاق یعنی تەواو ئیتر نییە، تەواوی کەم بە تەواوەتی بە جوانی بیدەمە دەستی ئێوەش بیدەنە دەستی نەوەکانی تر بۆ نەوەکانی تر. ئێمە لێرەوە بەدەستمان گەیشتووە، دەیگەینە نەوەکانمان و دەیگەینە هەموو خەڵکەکانیش کە ئەم دینی ئیسلامە و پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم بۆ تەواوکردنی ئەخلاق هاتووە. جا باشە پاراستنی سەیرانگاکان، پاراستنی ژینگە ئەو ژینگە جوانە، پاراستنی ئەو ئاو جوانی کە لەکانی ڕووبارەکانە دێن خەڵکی پیسینەکە، ئەمە بەشێکە لە ئەخلاقیانە. ئەو جوانەی لە سەرچاوەکان و ڕووبارەکانەوە دەسێ دەکەی ئەو هەموو دەبە و دلۆڕی جەنابەت و بینەرانی بەڕێز حەفاظە و پاشەڕووی خۆراکەکانی هەندێشتی تێدەکەن کە دوزار خۆ ئەم مرۆڤە تۆ ئەمڕۆ لێرەی سبەینە کەسێکی تر شوێنە لە خوارترەوە لە سەروترەوە لەولاتر کەسێکی تر دێتە ئەم شوێنە، ئەم سروشتە بۆتر سروشتەکە دەبێت لەوانەیە و کەسە برای خۆت بێ، لەوانەیە باوکی تۆ بێ، لەوانەیە چوزانم خوشکی تۆ بێ، هەلۆچێ خۆت بڕۆی تۆ جارێکی تر بۆ ئەو شوێنە بۆی شێوێنی. جا بەبەستمان لێرە ئێمە حەزەکەین بینەران بەوە هان بدەین کە ئەخلاقی ئینسانی موسڵمان جوان بێت بە عەمەل. یعنی ئێمە من زۆر جار ئەوە تیکرار دووبارە ئەەکەمەوە کە خوای گەورە لە قورئانە باسی ئیمانەکە باسی کردەوەی چاکەکە ئین الذین آمنوا وعملوا الصالحات. ئێمە ئەگەر مسلمانان لە ناو مزگەوتەکانە 5 فەرزە لە نوێژا بن و مانگی ڕەمەزان بگرن و زەکاتەکانیان بدن، بەڵام کاتێک کە ئەڕۆنە دەرەوە ئەخلاق و ڕۆشتیان لەگەڵ خەڵکی ترا جوان نەبێت، لەگەڵ بیئەکە جوان نەبێت، لەگەڵ حیواناتە جوان نەبێت، ئەو کاتە نیشانەی پرسیار دائەندرێت لەسەر مسلمانیەتێکی، چونکە ئینسانی مسلمان دەبێ عەمەلیشی لەگەڵا بێ، نابێ ئەو بیئە جوانەتێک بدەی. بۆیە لە کاتێکا دەچیتە دەرەوە من زۆر جار ئەوم دووبارە کرد دەشیڵم دەبێ مسلمان بێجگە مراقبەی خۆی خەڵکی چاوی زۆر لەسەرمانە دەڵێ ئەو مسلمانەکەی ئەوە دایمە لە مزگەوتە بڕۆ بیبینەها چۆن شوێنەکەی خۆی ناشرین کردووە. ئەی ئەگەر نمونەیەکی جوانی بیتێ لە شوێنێکە لە بندارێکا دانیشتووی دوای ئەوەی کە تەواو ئەبی بە پاکی بەجێ ئێڵی ئەم کەسێک کێتە ئەویا ئەزانێ کە تۆ ڕۆشتیت، دەبێتە دەعوەیەکی زۆر گەورە. ئەوە مسلمانەکە بوو ئەها نوێژ خوێنەکانی ئەهلی مزگەوت و ئەها مسلمانەکان ئەها ئیسلامیەکان چۆن پاراستویانە، کەواتە دەبێتە دەعوەیەکی عەمەلی. بۆیە زانایان ئیبن تەیمیە دەفەرمێ زروف وای لێ هاتووە ئیتر ئێستا بۆتە دەعوەی عەمەل، یعنی زۆر جار وایە لە قسە دەرئەچێ من ئەگەر قسەم زل بێ بەڵام عەمەلم بچووک بێت ئەو کاتە پێچەوانی قسەکانی خۆمم. بۆیە ئەخلاق کە زۆر گرنگە ئیسلام کە ژینگە ئەپارێزی یعنی ئەخلاقی خۆتت پاراستووە. بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەکمەل المؤمنین ئیمانا
ئەحسەنهم خولوقا چیە لە هەموو کەسێک ئیمانی زۆر زۆر بەهێزترێکە ئەو کەسەیە کە ڕەوشتی جوانە ئەو کەسەیە کە سەیرانگاکان دەپارێزی ئەو کەسەیە کە دەڕواتە دەرەوە کانیاوەکان پیس ناکە ئەو کەسەیە کە ئەڕواتە دەرەوە ژینگەی ئارامی کەستێک نادا مامۆستاتمە پرسیارە بکەم زۆر جار من بۆ خۆم دەچم بۆ سەیران و بۆ گەشت بێگومان هەروەکە عامی خەڵک بەڵام من حەزم لە شوێنی قەرەباڵخۆ ئەوانە نیە چونکە مرۆڤ لە ناو شار و لە ناو سیارە و لە شوێنی ئیش هەموو شەر ژاوەژاو هەیە دەیەوێت تۆزێک مێشکی ئیسراحەت بکە پشوو بدە تۆ چووی لە شوێنێکی هەڵبژاردە دوورتر ڕۆشتی بۆ ئەوی شوێنێکی تۆزێ ئارام و هێمن بێ سیر دەکەی لە ناکا و کەسێک دێ لەو لاوە سیارەکەی نزیکی تۆ دادەنیشێ بە هەر حاڵ ئەویان ئاساییە بەڵام ڕیکۆردەرێکی سیارەکەی آخر دەنگیشی بەرز دەنگێت لەوانەیە کە ئەو چوزانم گۆرانیە شتێک دەخاتە سەری کە بەویستی تۆ نەبێت تۆ حەزت لێی نەبێت تۆ پێی ئیزعاج بی بێبێ ئەوەی ڕیعایەتی ژینگەی تۆ بکە سنووری ئازادی تۆ بکە دەشت و چێوەکەش هەراسان دەکە بەڕاستی ئەمە ینی ئیسلام بۆ ئەمە چۆن تێڕوانینی هەیە ئیسلام قسەی بۆ ئەمە چییە؟ مامۆستا بەختیار ئێمە با ئەگەر واز لەو دەنگەش بێنی کە ئەو دەنگەکەی هێناوە کە دەنگێکی دروست نییە با ئێمە باز لە دەنگێکی دروستیشکەین ئەگەر دروستیش دەنگێکی بەرز بێکە بۆ حاڵەتی ملەوانێ نەگونجاو بێ ئێستا بۆ نمونەعنی کابرا حەزەکە کە دەرجەناب دەفەرمی ئەچیتە شوێنێکی ئاوا و بیئێ حەزەکەی جەوێکی ڕۆحانی بۆ خۆ دروست بکەیت گوێ لە هاژەی ئاو بێ گوێ لە دەنگی باڵندەکان بێ چونکە ئەوەم بیر نەچێ مرۆڤ چەندە پێویستی بە تێرکردنی گەدەی ئەو دوو ئەوەندە پێویستی بە تێرکردنی ڕۆحە ئێمە لە ڕۆحە زۆر جار تێرنین بۆیە ئەوە قسەکە لێرایە ئەگەر کەسێک بێتە پەنای کەسێکی تریشەوە بە دەنگێکی گەورە ئەگەر قورئانیش لێ بدە بابین باسی دەنگێکی دروستیشکەین لەوانەیە لەو کاتەیە مامۆستا من ئیسعدادم نەبێ بۆ جۆگرتن لە قورئانیش ئیسعدادم نەبێ بۆ جۆگرتن لە وتارێکیش ئەو کاتە ئێمە لێرا قسەکەمان لەسەر ئەوەی لە ڕوانگەی ئیسلامەوە ئیزعاجکردن و بێتاقەتکردنی خەڵکی ئەگەر بە قورئانیش بێت چونکە جاری وایە چونکە قورئان لێدانیش هەموو کاتێک شوێنی نییە لێ بدرێت وەکو مرۆڤ ناکرێت هەموو کاتێک نوێژ هەموو کاتێک بە تاکید کاتی خۆی هەیە بۆیە لەو کاتە لە ڕوانگەی ئیسلامەوە بێتاقەتکردنی هەر مرۆڤێک بەرامبەر بە هەر مرۆڤێکی تر لە ڕوانگەی ئیسلامەوە دروست و نادروست بۆیە ئێمە وازمان لە نادروستەکە هێنا جا ئەگەر شتی وەسائلێکی دروست نەبێت تۆ قورئانێک لێ بدەی خەڵکێکی پێ بێتاقەت چونکە قسەمان لە قورئان کەس قەس بێتاقەت ناکە مامۆستا بەختیار بەڵام کاتی خۆی هەیە یعنی پاراستنی مامۆستا سنووری ئەوانی ترە پاراستنی ئەو کەسەی کە هاتووە جەوێک بۆ خۆی فەرامهێناوە تۆلی تێگەدەی ئەمە لێرا بەڕاستی لە ڕوانگەی ئیسلامەوە بە تەئکید ئەمە دروست نییە ئەمە باش نییە ئەوە تێکدانی جە و سروشتی ئەم مرۆڤێ سروشتی مرۆڤەکە خۆی لە قاڵب لە شێوە جوانەکەی خۆی ئەم سروشتی ئەم مرۆڤەکە هاتوۆتە حەزەکە گوێی لە خوڕی ئاو بێ چونکە بەڕاستی ئێمە ئەگە بمانێ گوێ لە گۆرانی گوێ لە قورئان و لە ماڵەکانمانە زۆرە الحەمدولله ئێمە ناڵێ خەڵکی چوە دەرەوە با هیچ شتێک نەکا بەڵکو ناقی چێکە بە ئازادە خۆی چی حەزی لە چییە بەڵام با یا بە هیدفۆنێک یان ئەوەندە کەسی بکا کە چەند کەسێک گوێی لە سنووری خۆی دەرنەچێت بە تاکید ئەوە بە تاکید وایە مامۆستا بەختیار ئێمە بەعنی باسی ئەخلاق و ڕەوشمان کرد کە وتمان ئەوەش بەشێکە لەوەی ئەگە ئینسان ئەخلاق و ڕەوشتی جوان بێ ژینگەی کەسێک نادا چونکە خەڵکانی وایە دەڵێ بۆیە ئەچمە دەرەوە حتا بۆی شعرێکم بۆ بێ بۆیە ئەچمە دەرەوە بۆ ئەوەی ڕۆمانێکم بۆ بێ بینوسم بۆی سروش مەسم حەز ئەەکەم یعنی جەوێکی تر چونکە بەڕاستی شاعیران و عارفان و کەسانە کە ئەگەر شتێکیان بواتبێ لە جەوێکی ڕۆحانیا بوو لە جەوێکی لە دەرەوە بووە لە چوارچێوەی دیوارە هیچ کاتێک شعریان نەنووسیوە بەڵکو پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەکوێ وحی بۆ دابەزیوەتە خوار لەکوێ نیگای بۆ کراوە لە دەشت و دەر و لە ئەشکەوتەکان هابووە لەوێ هاتووە جبرائیل هاتوۆتە خوارەوە بۆیە ئەو کاتانە ئینسان پێویستی پێیەتی لە جێوێکی هادی ئابێت ڕۆحیە لە بیرکردنەوەی قوڵبوونەوەی بەڵێ بۆ ئەوەی بینی خۆی خوای گەورە جاوەیە ئێمە خەڵک بەڕاستی کەسانێک لە چوونە دەرەوەی سەیرانەکان هەڵە تێگەشتووە مامۆستا بەختیار ئێمە ئەگەر بکری ئەمە لە 4 ئاەتە هەدەف حکمەتی چوونە دەرەوەی سەیرانەکان یعنی ئەمە چییە خەڵک بۆ تۆ بۆ نان ئەخۆی یعنی ئینسان لەوە تێناکە بۆ نان ئەخوا دەبێت بۆ نان بخوا هەتا لاشەیەکی جوان و باشی هەبێ عیبادەت بکە بۆ ئەچیتە دەرەوە بۆ ئەوەی بزانی خەڵکی پێشوو چی لێ هاتووە ئەم سەیرانگایە زۆرێک لە سەیرانگاکان گۆڕستانی تایە لە دەرەوەی لەسەر کێوەکان بۆیە خوای گەورە لە قورئانە لە 4 شوێنە مخاطبەی پیاغەمبەری خوا ئەکا صلی الله علیه و سلم پێی دەفەرمێ ئەی محەممەد پیان بڵێ چی بکە
بيان بڵێ لە ماڵۆ بنا ئەفەرمێ بڕۆن قل سيروا في الأرض ثم انظروا كيف كان عاقبة المكذبين پیان بڵێ بڕۆن بگەڕێنە دەرەوە بچن سەیران بکەن بەڵام کە ئەچنە دەرەوە بیر بکەنەوە یعنی خوای گەورە زۆر جار ئەوەشم ئەمە چەند جارێک لای جەنابیشە دووبارە کردوتەوە خوا زۆر ئێوێ عەقڵی مرۆڤەکان بجوڵێنە چونکە ئەگەر بێت و عەقڵ نەجوڵێت بۆگەر ئەکا ئەگەر ئاو لەبەری نەڕوا تامی ناخۆشە بێ بۆنی ناخۆشە بێ مرۆڤ دەبێت دایما عەقڵی بەرەو پێش بەرێ بەچی خوا داواکە ئەفەرمێ چی ثم انظروا في الأرض كيف كان عاقبة المجرمين لآياتي كترة مكذبين ومجرمين كين كسانێکن گۆڕستان سید ئەەکەی کەسێکی وای تایە بڕای بەخوا نەبووە چی لێ هاتووە مردووە بێدەسەڵات ئێستا ئەگەر هەڵی بێتەوەی ئێسخانەکەشی نەماوە بۆیە فەلسەفە و حکمەتی سەیرانەکان ئەبێ ئینسان بیرکاتەوە خوا ئەفەرمی لە ئاەتی کترا ئەفەرمێکی ئاەتی سێها قل سيروا في الأرض فانظروا كيف بدأ الخلق ئەم شوێنی تۆ لەسەری دانیشتی بزانە چۆن سەرەتا دروست کراوە بزانە کێ دروستی کردووە ئەگەر بزانی کێ دروستی کردو قەت مەعسیەتی خوا لەسەر زەویان ناکەی ئەگەر بزانی کی ئەم زەوی دروست کردو ئەگەر بزانی کی ئەم ڕووبارە جوانە ئەم شاخانە والجیبالە ئەوتادا خوا ئەفەرمێ شاخەکانمان بۆ کردن بە مێخ بۆی زەویەکان ڕاگیر بێت یعنی ئەگەر خواها فەلسەفە و حکمەتی سەیرانەکان پاراستنی ئەو ژینگەیە شاخ ژینگێ والجیبالە ئەوتادا خوا ئەفەرمێ شاخەکانمان کردووە بە مێخ بۆ مێخ یعنی زانایان دەفەرمون ئەو شاخە چەندی بە دەروێ دوو ئەوەندەی لەژێر زەویایە چونکە مێخ کاتێک کە دای ئەکوتی ئەگەر بیکەی بەسێ بەشۆ دوو بەشی دانەکوتی هەڵ ئەکەندرێت جوانە بۆیە مفەسیر دەفەرمون وەکو مێخ وایە شاخەکان ئەم شاخە چەندەی لە دەرەوەیە دوو ئەوەندەی ئەگەروانە بە بەردەوام بوو لە بوو مەلەرزەدا ئەو کاتە تەرازووی ژینگە ئەم زەویە جوانە تێکەچوو بۆیە خوا ئەفەرمێکی ئەی محەممەد پیان بڵێ بڕۆن بگەڕێن بەڵام فەنظڕوا ئەم فەنظڕۆ بۆ تێفەکرینە حتەنها بۆ سیرکردن نییە چونکە سیرکردنێک ئەگەر تەفەکوری لەگەڵان نەبێت بەروبوومی نییە بۆیە خوا ئەفەرمێ فەنظڕوا کەیفە بەدە الخەلق ئەبزانە ئەم زەویە چۆن دروست کراوە کێ دروستی کردووە بزانە ئەم شاخانە کێ دروستی کردووە بزانە ئەم ئاوە لە کوێ هاتووە سەرچاوی ئاوەکە ئێمە ئاوی وا هەیە لە کوردستانە ئەلحەمدولیلا کە بەشێکە لە بەهەشتم کوردستانە کەس نازانێ ئەم ئاوە لە کوێوەی لە شاخێکی بەرزەوە ئەگە بڕۆی هەر نازانی لە کوێوە دێت ئەمە ئەگەر قودرەت و دەسەڵاتی خوانە بێ ئەم ژینگەت بۆ فەراهەم بهێنێ کێئیکە بۆیە خوا ئەفەرمێ بزانە چۆن دروست کراوە یان ئاەتی 4 و کۆتایی خوا ئەفەرمێتی قل سيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة الذين من قبل أبزانە دایکمان چی لێ هاتووە باوکمان چی لێ هاو باپیرەمان چی لێ هاتووە چیان لێ هات ماون مردون بزانە پیاغەمبەران چیان لێ هات بزانە پیاوچاکان چیان لێ هاتووە خوا فەرمێ فانظروا كيف كان عاقبة الذين من قبل مەسیری ئەوانەی پێش ئێمە چیان لێ هاتووە نەمردون ئەگەر ژیان بۆ کەسێک بمایە هەتا هەتایی بۆ پیاغەمبەری خوا ئەما صلی الله عليه وسلم بۆیە ئەگەر ژیانێک مردنی لە دوا بێت کەواتە پێویست ناکە ئینسانی مسلمان ئەوەندە زەرر بە خەڵکی بگەێنێ بی ژینگەی خەڵکی تێک بدا بۆیە ئەم 4 ئاەتەش خوای گەورە مخاتەبە لە عەقڵی مرۆڤەکانە ئەکا بۆ ئەوەی عەقڵیان بجوڵێنێ هەدەفیش لە چوونە دەرەوەی سەیرانەکان بۆ ئەمەیە ئەگەر وەهاش بوو ئەو کاتە ئێمە دەتوانین پارێزگاری لە ژینگەیەک بکەین کە خوا پێمان دەفەرمێ پارێزگاری لێ بکە پیاغەمبەری خوا پێمان دەفەرمێ پارێزگاری لێ بکە مامۆستا بابەتێکی تر باس لە ژینگەی سیاسی بکەین ئەگەر ژینگەی سیاسی لە هەر وڵاتێکدا لە هەر ناوچەیەکدا شێوە سروشتیانە مامەڵی لەگەڵ نەکرا تەبیعی نەبوو هەست ناکەی ستەم بەرهەم دێت هەست ناکەی ژینگەی کۆمەڵایەتی ژینگەی ئابووری ژینگەی ئیداری هەموو ئەمانە ئەم جۆرە ژینگانە هەمویان لە ڕێگای لەژێر سێبەری ژینگەی سیاسەتە هەمویان سیاسی هەمویان تێک دەچن بەتاکید مامۆستا بەختیار ئەگەر تۆ سێری کەمێک ژینگەی سیاسی ئەگەر ئیستیبداد هەبوو ئەگەر بەتاکی بچینەوە بۆ سەردەمی شەڕی ئێران و عێراق یعنی سێکە بزانە چی ژینگەیەکیان بۆ ئێمە فراهەم هێنا تا ئێستش خەڵکانێک بەدەست ئەو ژینگەوە کە پیسیان کردووە خەڵکانی قاچیان ئەپەڕێ باشە خەڵکە چەنەها حیوانات هەن ئەمرن چەنەها خەڵک هەن وەفات ئەکەن چەنەها خەڵکەن چاویان کوێر ئەبێ هۆکارەکەی چی بووە ژینگەی وڵاتێکی ئێمان بە لغم پیس کرد یعنی ئەمە ژینگە پیسکردنە تۆ کەسانێک کە نەوێرن بە ئیسراحەت بڕۆن ڕاکەن لە ناو ژینگەیەکە ئەوە ژینگە تێک داوە بەسی من مامۆستا لە ژینگەی سیاسی ئەوەی کە
ینی حیزبەکان وەکو چۆن سروشتیە نهێڵ ینی نهێڵڕێ ئەوە مامەڵە بکەن ینی کۆمەڵی حیزب دەست بەسەر دەسەڵاتا بگرن کۆمەڵی حیزبی تر پەراوێز بکەن ئەگەر ئەمە نەبووە مۆج بوو خۆی جۆرێک لە ئیستیبدات جۆرێک لە ستەمکاری جۆرێک لە نادادگەری بەرهەم نایەنێ وڵا بە تاکید ئێمە بۆیە باسیەوەم کرد ئەوە ئەمە هەر زۆر ڕوون و ئاشکرا بەرەنجامێکی ئەوەیە بە تاکید یعنی ئەگەر ئینسان ئەوە زەودکردنی بیر و باوەڕی خەڵکانێکی ترە بۆیە ئەگەر ئێمە بین لە ڕوانگەی ئیسلام و سیری بکەین پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە لە ناو شاری مەدینە ئەژی ئەو پەڕی ئازادی ئەدا بە بیر و ڕای جوولەکەکان ئەها بۆ لەبەر چی بیر و ڕایان پێدا مەسەلە ئەوە نییە کە پیاغەمبەری خوا صلی دەترسێت لە جوولەکە مەسەلە ئەوە بۆ دێوێ ژینگەیەکی جوان ژینگەیەک دوور بێ لە شەڕ ژینگەیەک ئارام بێ فراهەم بهێنێت هەمووان تێدا هەدەفی ئەوە بووە بە یەکسانی بژین ئیسلام زۆر هەدەفی ئەوەیە کە مرۆڤەکان لە ژینگەیەکە بژین ئازاد بێت یعنی بەوەی کە بە حەق بڵێ حەق و بە ناحەقیش بڵێ ناحەق یعنی ئەم ژینگە فراهەمهێنانی ئەم ژینگەیە لە مەسلحەتی موسڵمانانە بەڵام هیچ کاتێک لە مەسلحەتی دەسەڵاتدارە ئەوانەی کە ئیلتیزامیان نیە بەدینەوە بۆیە ئەمانە ئەوانەی کە ئەیانەوێت ئەم ژینگەیە فەراهەم بهێنن دەیانەوێت حەقیقەتەکان بشارنەوە ژینگەی خراپ بەکار دەهێنن ڕۆژ لە ڕۆی ڕۆژ ناڕەحەتی دروست دەکەن بۆ میلەت بۆ ئەوەی ژینگەیەکی ناخۆش فەراهەم بهێنن ئەوی ترمان بیرچێتەوە بەڵێ ئەمە تێکدانی ئەو ژینگەیە لە بەرژەوەندی ئەو دەسەڵاتدارانایە بە تاکید ستەم بەرهەم ستەمیش بەردەوام بێ بێگومان میلەتیش دەرزێر سایدا بەردەوام دەچەوسێتەوە ئەو ژینگەیە ئەوە لە بەرژەوەندی بە تاکید ئەوانە بەڵام ئیسلام نەخێر لە سەردەمی پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەدینە ژینگەیەکی ئەوەندە خۆشی فەرام هێنا بوو حلفی ئەبەز لەگەڵ جوولەکەکانە لەگەڵ یەهودیەکانە لەگەڵ هەمویانە حتا وەکو جەنابەت باس کرد ئەوەندە ژینگەیەکی ئارام بووە بێبڕواکانیش لای پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەستیان بە ئارامی کردو و شتەکانیان لاداناوە کە بۆی بپارێزێت ئەمە ئەو ژینگەیە لەکوێ ئەو ژینگەیە لەکوێ کە تۆ نەوێری پارە لە ماڵەکەی خۆشتا ئەمە مستەفا پرسیارێکی تر بکەم زیادەڕووی بۆ خۆی شێوێنەری ژینگە نییە بنمونە مرۆڤ زیادە خۆری بکە بنمونە مرۆڤ ئۆتۆمبیل زیاد بەکاربێنێ ئامێری ناپێویست بەکاربێنێ حتا بابەتشکە هەیە ئێستا کە زۆر قسەی لەسەر دەکرێت ژینگەی ڕووناچیە ئەگەر شوێنێک بەردەوام ڕووناک بێ ژینگەی ئەو شوێنە کە ئێمە نایبینیم بە چاو لە ڕووی زەرەرەکەی زیانەکەیەوە بەڵام هاوسەنجی ژینگەکەی و ئەو مادە پێکەنەرانەیان ئەو غازانی لەو شوێنان ئەمانە هەمووی ئەو هاوسەنجێ تێک دەچێت 2000 زیانی هەیە بۆ بینینی مرۆڤ بۆ چای مرۆڤ بۆ جەستەی مرۆڤ بۆ ئیسراحەتی مرۆڤ کە دەبینی ئێستا زۆرتر خەڵک بۆی بوونی ئەو هەموو تەکنەلۆژیا و چی و چێوە چاویان هەمووی دابەزیوە زۆرتر خەڵک ئێستا چاویلکە بەکاردێنێ پارێزەر بۆ چاوی بەکاردێنێ ئەتوانین ئەمەش بڵین ئیسلام هەر لەسەر زیادەڕەوی ئیسراف کەواتە زیادەڕەوی بەڵێ ئیسلام زۆر ئەو کەسانی کە زیادەڕەویەکەن مەزمومن چکە خوای گەورە ئەفەرمێتی لە قورئانە ئینەه لا يحب المسرفین ئەوە شتێکی ئاەتێکی عامە بۆ هەم ئەو کەسانە ئیسرافەکەن جا ئیسرافەکە چییە ئەگەر خواردن بێ پیاغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم ئێوە کەم بخۆن هیچ شوێنە خراپتر نییە لەوەی لە گەدەتان کە تێری بکەن لە گەدە یعنیەوە خراپە بە تاکید بۆی خوار زیادی خوار هەر ینی دوو لە ڕووی جەنابەت و بینەرانی ئازیزە هەر مرۆڤ زۆر پیسە یعنی لەبەرەوەی زیاتر پێویستی هەر بێتاقەتە ئەوجار جەستەی ئینسانیش گەرمی زیاتر دەردەکە مرۆڤێکی بێوزێ بێ چالاکیە نائەکتیڤە دەبێتە بار بەڕووی ناتوانێت چالاکی هەبێ جا لە تاوکردنی حەدیثەکە پیاغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم گەدەتان تێر مەکەن خراپترین شتێک کە تێری بکەن گەدەتانە ئەگەر هەر حەستان کرد خواردن بخۆن مەعیدەت گەدەتان کەن بە سێ بەشەوە بەشێکی بۆ خواردن بەشێکی بۆ ئاو بەشێکی بۆ هەوا یعنی ئەمە لە ئیسراف بە دوورت ئەگرێ ئەو کاتە تۆ کەسێکی چاگەبی و دەبیتە کەسێکی باشیش بۆ ژینگە چونکە ئەگەر تۆ ئەوەندە بخۆی دەری جەنابەت دەفەرمی کەسێ زۆر بخوا ئەو کاتە وای لێ عەسابی تێک ئەچێ ژینگەش تێکەدا ینی زۆر خواردن عەقڵی مرۆڤەکان دائەبەزێنە بەڵام کەم خواردنێ بە شێوەیەکی مام ناوەندی و متەوازین بێت عەقڵی مرۆڤەکان ڕائەگرێت کەواتە بڵێ هەموو ئیسرافێک بۆ نمونە باسمان کرد ئیسرافی خواردن ژینگە تێکەدا چونکە کەسێک کە خراپ بوو کەسێک کە عەقڵی بەرەو لاوازی ڕۆی یعنی ئێستا
زۆر پارە وەرگرتنی یعنی زۆر پارە لای کەسێکی واژە بێ کە ئێستا زۆر پارە لای هەندێک خەڵکان ژینگیان تێکداوە یعنی زۆر پارە کەسێک کە پارەی هەیە سیرەکە ماغنە عنیم ئەم دەسەڵاتی لەکوێ بووە سیرەکە دەسەڵاتێکی زۆری هەیە تەواو ئەچێتە بوارێکی ترەوە بۆیە ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کە ژینگە بەرەو عقارێکی تر بڕوا ئەوەش بەشێکە لە ئیسراف ئیسرافی تر وەکو جەنابەت باسر کرد لە ڕووناکی کە زەرەی خۆی هەیە لە زۆر ڕۆشتن عنی سیارە بەکارهێنان لە کاتێک تا پێویست نییە ئەو کاتەوە ژینگە هەر تێگەچێ ئەمانە ئێمە بەڵێ شتانێکن قسانێکن بەڵام ئێمە ئاەت پاڵپشتی ئەم شتەکە زۆر سیارە لێخوڕین بنزین سۆرە سرف ئەکا بنزینەکەش پارە سرف ئەکا ئەو کاتە هیچ ئیسفادەیەکی ژینگەی هەواتێکێ بۆیە ئەمە قسەیە بەڵام ئەمە ئاەت پاڵپشتی ئەکا إنه لا يحب المسرفين بۆیە ئێمە لە ڕوانگەی ئیسلام و باسی ئەمانە ئەکەین کە دروست نین هەموو ئیسرافێک زەرر بە خۆت و بە دەور و پشت و بە کەسانێکی تر بگەێنێ دەچێتە قاڵبەی ئیسراف و ئیسرافیش خوای گەورە خۆشی ناوێ و ئەو ئیسرافانەش یەک ئیسراف نییە لە دنیادا بڵێ ژینگە إن المبذرين كانوا إخوان الشياطين بۆیە ئەمانە هەمیان دەچنە قاڵبی ئیسراف و ئەم ئیسرافانەش يعني ئێستا زۆر بەداخەوە جاری وایە مامۆستا بەختیار کاتەکە کاتی سەیران و ئەمانەیە خەڵکانێک 4 نەفرن حیوانێک بن بۆ خواردن بەڕاستی ئەمانەمان بیستووە و بینیویشمانە ئاوەها کە بۆیان گێڕاوینەتەوە جاری وتیانە وەرە سیر کە بزانێ ئێمە چی ماکردووە چیتان کردووە جا من لێرە بەڕاستی پیاغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ڕێز بگرن لە نان ئیسرافی تیان مەکەن چونکە خوا ڕێزی لە نان ناوە هەر کەسێ ڕێز لە نان بگرێ خوا ڕێزی لێ ئەگرێ ڕێزی لێ بگرن یعنی فڕێی مەدەن ئەوەندەی بۆتان ئەخورێ پیاغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە دای نوان خواردنەکە پەنجەکانتان بلێسنەوە چونکە تۆ نازانی بەرەکەت بە کامەیانەوەیە پیاغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان لە گەرمای نیوەڕۆیەکە یەتە دەرەوە یەکێک لە باخەوانەکان داوەتێکا بۆ ناو دارخورماکەی کەمێک ئاو و خوڕمای بۆ ئەهێنێ پیاغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ والله خوا پرسیاری ئەمەمان لێ ئەکا خوا پرسیاری ئەم ئاو خوڕمامان لێ ئەکا لە جەوێکا بۆ کە دنیا گەرم بووە ئاوەکە کەمێک سار بوو خوڕماکە تۆسێک جوان بووە پیاغەمبەری خوا فەرمی والله خوا پرسیاری ئەمەشمان لێ ئەکا بۆیە نابێت شتێک ئیسراف بەکار جا ئەگەر کەسانێک ئێستا سیر ئەەکەی نەک ئاو خوڕما ئێمە وەکو چەرەسات ئێستا ئەخورێ خەڵکانێک کە ئیسرافێکی زۆر لە خواردن لە چوونە دەرەوەیکی زۆر بۆ شوێنێکی دوور و لەوەی کە ئەو خواردن دوایی دەمێنێتەوە فڕێ ئەدرێ ئەمانە هەم ئیسرافە و هەم ژینگەش تێک ئەدا بەڵکو ئەگە بە شێوەیەکی جوان قەیچێکە ئەم خواردنە دەهێنمەوە دەیدەمە کەسانێکی تر بیخۆن دەیدەمە ئاژەڵەکان دەیدەمە ئەو دوو لە ڕووی جەنابەت و بینەرانی بەڕێز سەگ ینی ئەو ئێسخانانی دەمێنێتەوە با لە شوێنێکی چاک دەیبن دەیاندەیمە بۆی بیخۆن چونکە ئەمانش لە هەمان کاتە با برسی نەبن چونکە ئەگە برسیان بێ ئەمانی ژنگە تێک ئەدەن زۆرێک لەو سەگانێک کە پەلاماری خەڵک ئەدەن لەوەیە برسیانە بۆیە ئەگەر تۆ بێت و حیواناتیش تێر بکەی ئەوانیش لە کارێکت کردووە ژینگە بەرەو چاکی بەریت ئەمەشیان هەر پەیوەستە بە ژینگەەوە بۆیە ئەمە کاتەکەمان کەم ماوە دەمەوێت پرسیاری ئەو بکەم کە ژینگەی ئابووری بە نمونە بازرگانەکانمان دەچن لە وڵاتانی دەرەوە بەتایبەت لە سینەوە لە چینەوە کاڵای خراپمان بۆ دێنن خۆگەلیان پرسی بۆ ئەمە دەکەن بێگومە چاودێری نییە یان لە ڕێگای بەرتیل و لە ڕێگای ڕیشوەدانەوە ئەم بابەتە مەیسەر دەکەن یان دەڵێ خەڵک حەزی لە شتی هەرزانە هەرزان بایی گرتنەوەی قوت و موچە و دابەشنەکردنی سامان بەدادگەرانە ئەمانە بۆ خۆی کۆمەلگا تووشی قەیرانی هەمە جۆر ناکات ینی تێکدانی ژینگەی ئابووری بە تاکید مامۆستا بەختیار ئێمە زۆر جار لە میبەرەکانی شەوە قسەمان زۆر کردووە هاوار و بانگەوازمان بۆ حکومەت و دەسەڵات ئەوە بۆ وتومانە ئێوە کاتێک کە پارەی ئەم میلەتە ئەگرن تەنها پارەگرتنەوەکە نییە ئێوە فەساد لەم وڵاتە بەرجەستە ئەکرێ کوشتن زۆر ئەبێ دزی زۆر بووە تەلاق زۆر بووە ئەمانە هەمووی ئەگەر بێت و وڵاتێک تەلاق تایە زۆر بێت و کوشتن تایە زۆر بێت و دزی تایە زۆر بێ و نەخۆشی دەرونیمان تایە زۆر بێت چی ژینگەیەکە ئەمانە بەڵکو بەڵێ هۆکارن ئەمانە دەبن ئەوەی کە ژینگە لە جوانەکەی خۆی بێتە دەرەوە بچێتە بۆ شتێکی تر بە تەئکید قوتگرتنەوەی مناڵەکەمە کە شیرە خۆرەیە چونکە ئەگەر ئەم پارە بێت
من لێرە ئەیدەم بە شیر و بۆ منداڵەکەم ئەگەر نەبێت ئەو کاتە من تەرازووی بیرکردنەوەم تێک ئەچێت لەوە چه قسەکانم بەرەو ئاقارێکی تر بڕوا لەوە چی هەڵسوکەوتم بە شێوازێکی تر بڕوا ئێمە بینیومانە چەندەها خەڵک خێزانی خۆی تەلاق داوە لەبەر ئەوەی کە پارە نییە ژنگە بەرەو تێکچوون مامۆستا بەختیار خەڵک هاتووە بۆ لای ئێمە و دێتی مامۆستا من ئافرەتەکەم حامیلیە دەمەوێت بیکوژم هۆکار مناڵەکەی بڵێ ولا تقتلوا أولادكم خشية إملاق نحن نرزقهم وإياكم ئەمە مەبەستمان لێرە ئەوەیە ئەم مەسەلەی قوتگرتنەوە و پارەگرتنەوەش بەشێکە لەوەی کە ژینگە بەرەو خراپە ئەڕوە منداڵ کاریگەری ژینگەی کۆمەڵاتی بەدادادێ ژینگەی کۆمەڵاتی تووشی هەرس ئەوەی کە ئێستا ئێمە دەیبیسین و دەیبینین کە کەمێکێتی جاری وایە لە لادیەکە 8 نەفەر لە شوێنێکی ترا 4 نەفەر لە شوێنێکی ترا تەقەکردن هەیە لە شوێنی ترا یعنی ئەمانە هەمووی ئەوەیە کە ژینگە تێک ئەچێ و کاتە ئینسان ناتوانێت بە ئیسراحەتیایە بژی چونکە تۆ لە وڵاتێکە بژیت سیقەت بە هیچ شتێک نەمێنێ بڵێ ئێستا ئەڕۆمە دەرەوە بەخوا پێ ئەچێ خەڵک ئاگای لە خۆی نەماوە لەوەچێ بە سیارە خۆی کێشە بە سیارەکەی منە ئەمانە هەمووی بەڵێ هۆکارن کە ژینگەمان بەڕاستی بەرەو ئاقارێکی خراپ ڕۆشتووە ئەمانەش ئێمە دووبارەی ئەەکەینەوە ئیسلام دەیەوێ ژینگەیەکی خۆش بۆ هەموو مرۆڤێک فەراهەم بێنێ نەک بۆ تەنها بۆ مسلمانەکان بەڵکو بۆ هەموو کەسێک لە سەردەمی پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەزی کردو ژینگەیەک فەراهەم بێنێ حتا بۆ حیوانات حشتر هاتۆ شکاتی کردو لە پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم فرمێسک بە چاوی هاتۆتە خوارەوە بۆچی بووە زانیوێتی خێراکە ئەمە کەسێک هەیە ناحەقی لێ کاوتێتی خاوەنی ئەم حشترم بۆ بانکن بۆچی باری زۆر لێ ئێنێتی خواردنیشی پێ نادی یعنی ئەمە حشترێکە ئەگەر بێت و باری زۆر لێ بدرێت و حەقەکەی خۆی پێ نەدرێت ژینگەی ئەم حشترە تێک ئەچێت فرمێسێک بە چاوی دێتە خوار و لە بەردەم پیاغەمبەری خوا چۆکدا ئەدا سکاڵا ئەکا یعنی ئەگەر بێت و ئەمە بەردەوام بێت ئەمە بەردەوام بێت ژینگە بەرەو خراپی ئەڕوات چونکە ئێمە وەکو باسمان کرد لەم وڵاتی خۆمانە هیچ شتێکمان لێ زیاد نییە شەمشەمە کوێرەمان لێ زیاد نییە کە ئێمە بەلای ئێمە کەشتێکی زۆر هیچ نییە بەڵام بەڕاستی ئەوە ژینگەیەکی خۆشی بۆ ئێمە فەرام هێناوە دەبێت ئیتیمان بەوانش بدرێ بە حیوانات جاچی جا بم مرۆڤە داماوانە کە ئێستا لە میلەتی خۆمانە هەن خوای گەورە یارمەتی هەموو لایەکمان بدا و دەسەڵاتدارانیشمان بۆ ئیسلاح بکات بیانێتە سەر ڕێگەیەکە ڕحمیان بەم میلەتە هەبێ بۆی ژینگەیەکی فەراهەم بۆ مامۆستا دلێر حەمەکە کە برازانایی ئاینی لە تەورەی گرنگی و پاراستنی ژینگە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا میوانمان بووی لە بەرنامەی باسخواست سپاس بۆ دەستی وەش خۆش بێ بینەرانی عزیز و خۆشەویست بیسەرانی خۆش بەڕێز بەم شێوەی گەشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی باسخواست تاوەکو کات و ساتێکی تر بە ئێوەی خۆشەویست دەگەینەوە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ